بینەرانی کەناڵی دیمەن لە هەر شوێنێکن سڵاوی خۆتان لێبێت. خۆشەویستان، خۆم زۆر بە خۆشحاڵەزانم ئەم شەویش هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی حەڵقەیەکی پرۆگرامەکەتان، پرۆگرامی ئاوازی ما. بەڕێزانم، خۆشەویستانم، میوانە بەڕێزەکانی ئەم شەوم دوو هونەرمەندی دێرین، دوو دەنجی جیاواز و تایبەتمەند بە خودی خۆیان. میوانە بەڕێزەکانم کاک عەبدولقادر حەسەن، زۆر بە خێراتنی یەکەم بەخێر بێ یاخوا بۆ ئەم پرۆگرامە. زۆر سوپاست دەکەم، هەر بژیت سەرکەوتوبی. سپاس بۆ تۆش. میوانی زێدە هێژا و خۆشەویست، میوانی شاری گەڕ و کڵپە، شاری بابە گۆرگۆر، کاک سەدیق شەیدا، یاخوا بەخێر بیت. زۆر سپاس دەکەم کاک میدیاجان، گەورەت کردین. مەمنونم، زۆر سپاس دەکەم. یاخوا بەخێر بن. خۆت و بەرنامەکەت. خۆشەویستان، ئێمە وەکو بەڵێنمان پێداون بەرنامەی ئاوازی ما بەردەوامە لەلایەن براتان میدیا حسێن، بۆ ئومێدەی بتوانین مشتۆکەیەک لە بەرهەموو گوڵەوەچنی هونەری کوردی بخێنە سەر ئەرشیف و خەرمانی هونەری کوردی. ئێوەش بڵێن خەرمان بەرەکەت. خەرمان بەرەکەت، خێر و بەرەکەم. بۆ ئەوی زۆر ڕاتان نەگرین، بینەرانی بەڕێز پێیان خۆشە بە کتوپڕ خێرا بچە ناو پرۆگرامەکەەوە. ئێمە بۆی ئەڵێن بزانین کاک عەبدولقادر یەکەم گۆرانی چی بۆ ئامادەکردن، چیمان بۆڵێت. وەڵا ئومێدەوارم کە بینەران و بیسەران جێر ڕەزامەندی ئەوان بێ گۆرانی لە سیلەی قەبران. بەڵێ خۆشەویستان، ئەوە گروپی مۆزیسیان، ئەوەش هونەرمەند کاک عەبدولقادر حەسەن لە گۆرانی لە سیلەی قەبران با فەرمێ. فەرموو کاک عەبدولقادر. بقربانی تو چاوی نیشتیمانم که عمری که بدا سیفتری
وەکوێ وا باواتم وەکوێ وا باواتم کە ڕۆژێ بێ سلەیمانی و سنا یەکتر ببینن ئایا دەمت خۆش بێت دەمت خۆش بێت کا عەبدولقادر زۆر سپاس دەکەم دەستی برادرانیش خۆش بێت دەست و شایوانش خۆش بێت بژیت ئێمە گێڕایەوە بۆ ئەواخری پەنجاکان بۆ بەغدا بۆ مەنتیقەی شارع شێخ عومەر کە ئەم گۆرانیە خۆی بۆ خۆی جەرایانێکی هەیە حەسەن زیرەک ئەو کەسانێک کە نزیک من لە ماڵی میرزا کەریم خۆشناو بە ڕەحمەت بێت بە تایبەتی ئایشەیە گوڵی خێزانی کەسا لە ژیانە ماوە خۆشبەختانە دەزانێت جەرایانی ئەو گۆرانیە چۆنە بەرحاڵ ئێمە بە فلاشباک گەڕایەوە بۆ سەردەمێکی سیر تەلەڤیزیۆنی ڕەشسپی نەبوونی تموح و تەماع خۆشببختی و خۆشگوزەرانی
برایەتی و هاوسەیەتی و خۆشەویستی کۆمەڵ لەم بابەتانە دەست و دەمت خۆش بێت بژێ سپاست دەکەم زۆر مەمنون دیارە دەمیشە گۆرانی ناڵیت بەڵێ هەستەکەم تەمرینە نییە جارێ ماڵێکی نەوەڵڵا. زۆر دیارە دیارە خۆشەویستانە چینە خزمەت کاک سەدیق شەیدا کاک سەدیق بۆشی جەنابەت شەیدایت بۆ شەیدا وڵا کاک میداجان من شەیدای مامۆستای گەورەی حەسەن زیرەک بووم ئەلۆ لە ناوناوی خۆمنا سدیق شەیدا بەڵێ بەڵێ حەسەن زیرەکەت بینیوە واللهی ئەگەر بڵێم لەگەڵ باوکمایشی کردو وەختی خۆی من مناڵ بوومە نابێت. مە لە قەڵا بووین ئەو لەگەڵ ئێمە ئاژیا بەس من بە بیرم نایە و دێو نایێت ئەو بەکرەی کە لە ماڵی وەستا سعید چایچی تۆماری کردووە سابیر چاچی سایبر چایچی جیرانمان بوو بەڵێ ئای نیزام بۆ خۆم بەڵێ. نظام دەردە لە من ڕەشە سمەر بەڵێ لای لای سوورە گوڵ بەڵێ باغەوانجا من غەریب باخەوانجان خۆم بەڵێ غەریبم دینە و دینەیە بەڵێ هەم نارنجۆ هەم لێیە ماڵیان لەسەر خڕەیە مامۆستامی داوە ئاگاداری لە نزیکەوە ئاگدارم ئەوە قسمێکی بڵێن بە پارتەیەکی لەو شریتە بڵاوی نەکردەوە بەداخەوە کاک سابیر چایچی تا وەختی خۆی من لە 16 بە بیرم دێ هاتن هەفتاوێک هاتن بۆ لای 100 دیناری وەختیاندا پێی لە هەولێوتیان بەس کۆپیەکەی نەیدا پێ دوای ماڵەکەی سوتا لەگەڵ فۆتا زۆر بەداخەوە بەڵێ ئێمە کاتی خۆی تۆشە ئەو کاسێتە، بەڵێ. حتا گۆرانی هینی منیشی تایە ئەو بەکرێ لای بوو ئەوش فۆتا لە 16 تۆمارم کردو لایە بەڵێ 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 بە گرۆندی بەڵێ ئەو بەکرەیە ئێمە لە چایخانەکەی خۆمان باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ ئەوانەی کە یادیانەکەین زۆر ڕەحمەت کە ئەو گۆرانانی لێدا من خۆم بیرمە منداڵ بووم مێر منداڵ بووم نەک مناڵی تاوە گۆرانی کتیا بوو ئەرێ ئەو هەرامەی خۆم دەیزانم لەو دینێ و دینێ من بەردی بژێژم بشانم ئەی وەرە دینێ من دواتر کە هەرزەکار بووم و تر چاوم کرایەوە لە جیهانی مۆسیقا و گۆرانیە زۆر تۆمارگا ئەگەڕین ئەو بەکرێ بە کاملی دەست نەئەکەوت گۆرانێکی تریشی تیا بوو ئەی ئێران خۆشە ئێران خێران خۆشە گەرمیان قەت لێ ئاڵاوە پشتێن باڵێن زۆر لە گۆرانی بێژ سوکەکان ئەوەش ئیبراهیمی تاقی ساسی باڵێ لە زمانی ئەو بەکرەیە بەڵێ، منمانەوە ناوایە، بیرە بەڵێ. بەڵام بەداخۆستا تۆمارگاکان ئەو ئەرشیوە فەوتاوە نەماوە ئەوی کاتی بەداخ. خۆی کە حەسەن دۆست بوو بێت هونەردۆست بوو بێت لای خۆی هێشتێتەوە بەڵام ئەو نەوەیە نەماون بەداخۆتوان بڵم زۆربەی زۆران کوڕەکانیشان نەماون ئەولادەکانیشان نەماون تا بەڵێ. ئەتیفاز بۆ بەکرانەوە بکەن وەکو ئەرشیوێ بمێنێت لەبەرەوە بەداخەوە بەداخی بەداخەوە زۆر زۆر. گرانەوە زۆر بەڕەمتیاسووە زۆر بەداخ بەڵێ کاک سابیری چایچی ماڵان لە چۆ بوو لە کەرکووک ماڵێن لە ئازادی بوو جیرانی ئێمە بوون ماڵە ئازادی بوو جاران لە بڵاخ بوون بەڵێ دوای هاتن لای حەسەن ئێمە. زیرەک ئەو قۆراتەکانی کە ئەڵێ بە تورکمانی لەو کاسێتەیە بەڵێ ئەو تورکیە ئەو تورکمانیە هی کەرکووک بوو یا ئازەری بوو یا ئێران بوو؟ کەرکووک و شتێکی تێکڵاو کردو هەڵێ ئازەری و کەرکوشی چاکوکن قەڵاسن داشتە قەڵایدە من سێ و دەغم سێ و قزمانم چن بەڵایدە ئەمە 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 وەکو کوردی بڵێن کەرکووکی خۆمان و لەگەڵ وەکو بڵێ هەولێری تێکڵاوی کردووە بەو شێوەیە نازان بڵێ ئەگەر ئازربایجای تێکڵاو شکم ئەو زیاتر لە ئازەربایجان نزیکەنەوە بەڵێ. ئەوانە کە عەبدولقادر جۆت لەم مەشە دەگرت یادی و بەڵێ. پیاوە کرایەوە لە نزیکەوە بەڵێ خۆشببختانە شاید حاڵک ماوە لە ژیانە ئەم بابەتە باس کرا چه هەستێکە لا دروست بوو حەسەن زیرەک و قەڵا و قۆرەی کەرکووک و گۆرانی ئای نظام و نایەکەی ماڵی داودەیەکان بە ڕەحمەت بن ئەو نایە خۆشە حەسەن زیرەک ئەحمەد داود بەڕەحمە بێ بوو. نەگەر لە ئەحمەد داود کەرکووک خۆ دەزانی لە سلەیمانیش لە هەر ماڵێک شەو ما بێتەوە شریتێکی تەزیل باڵێ وا بووە بۆ یادەوە بەڵام سێر لەوەدایە کە لە کەرکوو گۆرانی وتووە تۆ هەستەکەمە بە توخم کەرکوشیە لەبەرەوەی قۆریاتەڵێ قۆریاتی تورکمانیەڵێ زۆر ڕاستە کە لە سلەیمانیش لە ماڵە گۆرانی هەستەکەمە یا شەقامیە یا چوارباخیە وایە یا خەڵکی سەرکارێ زەوە ڕاستیانی ئەو خەسڵەتە هەیە لە حەسەن زیرەکە بەڵێ بڵێ کاک سیدیجان بەڵێ تۆ بە تۆبەشی حتا لە تۆبەشی تایە بەڵێ. خەڵکی قەڵائین تەپەی ڕەحیمەوە بووە ئەو تۆ بە تۆ بەی خەتمەم دەکەر یەک لە نەکەوە دەباجی کرد قڕە بەسەر لێوانە بێر تۆ بە تۆ بە تۆ بەی مەرگەمە یاری ڕزا شێر جەرگەمە
دواتر چۆن و خوادوە نەسبە حەجێ حەجێم بۆ حەزێم بۆ بێتە بێتە ماڵ پاڵ خەزیە تا ماز نەکەم خاڵی خەزێ خەجێ بڵێ خۆشەویستان درێژە بە کاتەکە ناین بە توێژ بەڵکو بە گۆرانی موزیکیش ئەمانەیە بەشدایم لەگەڵتانە فەرمونون ئێساش ئێوە و یەکەم بەرهەمی کاک سیدیق شەیدا و بڵێ بینەرانی دیمەن سپاس بۆ کارم. سپاس زۆر نابێشت. کرماشا شارێ شێریانم شار جوان و کۆدێنێ شێرم کرماشا شارێ شێریانم شار جوان و کۆدێنێ شێرم پێم خۆشە دایما بیبێنەیە خۆشم دەوێ چازیرم خوشم دوید کیجای زیرایان با دوستم بی یاندم گیرم دورم دی دورم دورم با بالویرم کرماشا شارێکی جوانی شاری گەورەیە کورێ دۆستانی کرماشا شارێکی جوانی شاری گەورەی کورێ دۆستانی ساحێبی تاقۆ پێسانیە خۆشم دەوێت شازیرم خوشم دوید کیجای زیرایان با دوستم بی یاندم گیرم دوره دی دوره دوره با باویرم aman 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 حتى دنيا دا نبوة بيتقلنا خوشي بشام أي خدا چند بێکە سووا و بەدبەختوە و چەند شارە ڕەشم یارە یارە حتى دنیادا نەبوو جگە لە ناخۆشی بەشم ئەی خدا چەند بێکە سوو بەدبەخت و چەند شارە ڕەشم مدەدی ئاوارە بووم و سەردەمێ دەربەدەر قەت نەبی ڕویا شووی دەگی هەر تووشی گێرایایایە و قەرقە شمەوە
ناچی نایادیان خۆشم دەوێ پێ ئەجاجیران خۆشم دەوێ باڵێرایان با دۆستم بی یان دەبیرم دەوەرە بەی دەوەرە دەوەرە باڵێرە سپاس دەست و دەمت خۆش بێ کاک سەدیقجان دەست و دەمت خۆش بێ یاخوا سپاس دەکەم کار ماشەڵا دەنگە کەرماوە واللهی دەمێکە گۆرانی منەوە ماشەڵا دەفعی دەنگی زۆر باشە زۆر باشە کابدوقادر ئەم جان. گۆرانیە چۆن هەڵەسەنگێنیت جەنابەت دەنگی باشە شکور دەنگێکی جوان دەنگێکی پاک باس بەڵێ بەدەفع بەڵێ بەڵێ هێز یعنی تەمەند درێژ بی شڵا بەلەشی ساخ سپاس دەکەم کار بخارگیان هەویش گۆری خۆتە سپاس چاوی من دەمێکە گۆرانی ونەوتووە کاک سەدیق واللهی بەڵێ دەمێکە چەندێکە بێت پرۆڤم نەک واللهی لە نۆرۆزە گۆرای منوت پرۆڤۆت نەبوو ینی تا ئێستا چونمەگە لایفت نەبێت مناسبە نەبێ وایە پرۆڤەت نەبێت نازانێکە هوشتیوان تۆش ئاینەشت دەمێکەش دیارشتێکچنەوت بەڵێ خۆشەویستان ئەچینە لای کاک عەبدولقادر حەسەن پێڵم مامەقالە بە فلاش باک ئەگەر 40 ساڵ بتگێڕنەوە چی دویرەکەوێتەوە با خۆی قسە بکە 40 ساڵ بتگێڕنەوە بۆ دواوە وەڵا کاکە میدیە ئەگە 40 ساڵ بمگێڕنەوە بۆ دواوە کە ناگەڕێتەوە جارێکی کە بە بیرەوەری بگەڕەرەوە بە خەیاڵ کە لە شاخ بووم لەگەڵ بەڕێز تۆش پێشمەرگە بووین بەیەکەوە لە سەرکردایەتی ئەڵڵا لەو ڕۆژگارە کاتێکی خۆش بیرمان لە هیچ نەئەکردەوە هەر خەیاڵمان لای تاقم و تفەنگەکە و کوردایەتیەکە بوو گۆرانی وتن و لێش گۆرانی وتنی سوورمان نەکردو لە بەڵێ گۆرانی بەڵێ بەڵێ گۆرانی خۆش دەوت دەسمانە گرت هەڵەپەڕین بەڵام نازانم لێرە بووە بێ دەنگی تۆ ئەم شەو وەڵا بێدەنگ نابم منش ئیشەڵڵا شتێ پێشەشی بینەرە بەڕێزەکانەکەم و جەنابیشتان ئیشەڵڵا بەس ئەگەر زیاتر لە 40 ساڵ بتگێڕمەوە چی کەت بیرەکەوێتەوە من کاتێک تۆ خوێنکار بووی قوتابی بوویت هاتوچۆی ئامادەیی پیشەسازی حەڤەی تەمووزت دەکرد واو زۆر ڕاستە بدە پێشەوەی قسەکە بکەی با من قسەیەکەی بۆ بەڵێ، بجێڕمەوە ئەفۆ قسەکەشە پێ بڕم عەبدوڵڵا شێخ یادی بەخێر بەڕێوەبەرمان یادی بوو. بەخێر بەڕێزی شێهاتی بۆ قوتابخانەکەمان گۆرانی وت ڕاستەکەت دیواری نەبوو لایەکی ڕاستە خەڵک بە ئاسانیە هاتە ژوورەوە نازانم چ بۆ نەو مناسبەیەکمان بوو بەڕێز گۆرانەی وت دوایی تەلەبەکانیش بە ناوی مامەسا عەبدوڵڵا شێخەوە 5 زیناریان پێشکەش کردی هات و ڕەبوو لە تەلەبەکان وتی ئێوە بۆ بە ناوی منەوە شت پێشکەشەکەن کەی ئاگام لێ وتمان مامەسا گەر هەدیەکە نەبەی حیا دەچێ ڕاست دەکەیت ئەجاو زەردەم ئەو سەردەمە ئەو زەمانە تازە ئەو گۆرانێت تۆمار کردبوو شارەکەی پیرەمێرد بەیانی بوو لە خەوەسان کە ڕوانی بەفرباریوە باریوە سلەیمانی ئەڵێ بەڵقیسە و تارای سپی زیوی پۆشی پۆشی وەتوانی دەرەوە لە شوێنی خۆتەوە کۆبلێکمان لەوە بۆ بڵیت بەیانی بوو لە خەو هەڵسام کەڕوانیم بافرەباریوە سلەیمانی ئەڵەی بەڵقی سەتارای زیوی پۆشیوەیە سلەیمانی ئەڵەی بەڵقی سەتارای زیوی پۆشیوەیە بەیانی بووەیە لە خەو هەڵسام ئەو مەختایەک تریشی ماوەتوانیت تااقەتی بەمان بڵیت مەختا بەڵێ لەگەڵ نەبێ باشە دەسوودەمە خۆش ماندوو ناکەیت زیاتر کاک سەدیقجان جەنابەت لە زێدێکا پەروەردە بوویت بڵێ پێکهاتەی ئەو شارە چەند کەمایەتیەک و نەتەوایەتێکی تایە بڵێ تۆ جگە لە هونەری کوردی چ تەئسیراتێک لە دەوروبەرتەوە هاتووە وەکو
بەرهەمە تورکیەکان بەرهەمە عەربیەکان بڵێ ئەوانەی لەو محیتە و لەو دەڤەری خۆتانە لە هەیە دەڤەری ئێمە ینی هونەرمەند دەبێ سێ زمان بزانێت باڵێ شەرتە بێ بزانێت سێ زمان بۆ سێ زمانش گۆرانیە بێ بوترێ زۆربەی لە هونەرمەندانی کەرکوو لە بەرۆ گەڕەکان تێکەڵ هەمووی تێکڵاوەگەر بەڵێ. لە هەر شایەک بی لە هەر دانیشتنێبی ئەبێت تۆ سێگۆرە ئەو لەو سێپێکاتی تایە سێپەکات هەتیایەتی تایەتی ئەگە تیاشی نەبێ هەر تێگا و گوێی لێ ینی ئەگە کوردی بێ حەزی لێ بەڵێ ئێستا پێشەوەی بەڵێ. کاک عەبدولقادر ماندوو کەین بینێرین بۆ گۆرانی دووەم بڵێ جەنابەت لەو شتە مەجلیسیەکانی کەرکووک بڵێ حەزەکەن لێرەوە گەر بە تۆ بەهابە معجیبیت سەرسامی بەهابە بڵێ برادریشم و ڕەحمەتی خوای لێ بێ بە ڕەحمەت بێت بەڵێ. عەبدولوهابی ناو بوو خۆی وەنیە عەبدولوهابی ناوە بەڵام پێڵێن هابە پێڵێن هابە لە خۆشەویستیە. بڵێ ئەگەر قۆریاتێکی هابە بەڵێ. مقامێکی ئەو لە شوێنی خۆتۆمان بڵێ ئێمە سپاس سۆڵی دەکەین بۆ مڕابێت بەڵێ باشە سۆڵ سۆڵ بەیاتێک سۆڵێک بەیات Masirim ölümdü, masirim ölümdü. Neden korkum ölümden? Masirim ölümdü. Neden korkum ölümden? Yani. Masirim ölümdü, neden korkum ölümden? Milletim için çalışıram, elimden ne gelse yediren yani. Yaşasın hür milletim, Ölsem ölüm şehit ölüm yani. Neden yani? Eylimi elimi hayatım. Eylimi elimi hayatım.
دەم خۆش دەسودەمتان خۆش بێت بەڵە خۆشەویستان با هەر لەسەر ئەم کەیف و سەفایە سارد نەبینەوە بزانین کاک عەبدولقادر حەسەن بەرهەمی دووەمی چییە؟ وەرە قوربان وەرە قوربان بڕۆ قوربان بۆمان بڵێ فەرموو زۆر سپاس چەولەشی قایم بوو کاک عەبدولقادر حەسەن
باغانا هناڵین دێ لە باغانا هناڵین دێ دەڵێن شاینێ و گوڵان ڕۆی لە مەیخانان سەدای شیندێ دەڵێن پیری موغان ڕۆیە ئێمە نەمانە ئێمە ئاخ با بناڵم لابەر ئاگری چێ جوانی دەچمە دەبمە میوانی لابەر ئاگری چێ جوانی دەچمە دەبمە میوانی شێیە تو شەیدای چاوی تۆ شەناست و میرەبە شێیە تو شەیدای چاوی تۆ شەناست و میرەبە وەرە قوربان ئارامی دڵان شتی کردم سەرگەردان وەرە قوربان ئارامی ژیان شتی کردم سەرگەردان عەقڵت بردم هۆشیە بردم سوتام سوتام وەرە قوربان عەقڵت بردم هۆشیە بردم سوتام سوتام وەرە قوربان دەمت خۆش بێ کاک عەبدولقادر حەسەن قوربانە بم دەشت بژیت. ساغ بێ زۆر سپاس کاکەجان بە خێرایی ئەگەر گۆرانەکانی خۆت بیری ئەم جی لە تازەیە بخەیتەوە ئەم نەوەی کە تازە لە دوای ڕاپەڕینەوە نەوەیەکی تازاتون لە پێشەوە هەڵبەت هیچیان ناندیوە کە تۆ چی چیت هەیە لە سەرتاوە یەکێ لە گۆرانەکان وەک چێ دەمەڕۆ بیرتمەوە بەڵێ بەڵێ یەک تۆزی خەڵکێنەوە هوکچێ دەماڕۆوەرە هوکچێ دەماڕۆیۆ خۆ من شێتی تۆم وەرە مەڕەنجێ ماڕۆیۆ ڕیشەی جەرگمی چێشانی گای تۆیە ڕیشەی جەرگمی چێشانی گای تۆیە ئەم گۆرانیانە کە من ئێستا ئێڵێم ئەم هۆنراوەیە خۆی هۆنرا حەزم کردبی بڕۆی کە تێگەێنم بەڵێ ئەم هۆنراوەی هی مامۆستایەگە بێ یا بە مامۆسا دلێر ئیبراهیم ئاوازەکەی هی ئەوە بەڵێ ئەڵێ هەوک چێ دەمەڕۆ تخوا تۆ مەڕۆ ڕیشەی جەرگمی چێشانی گای تۆ من بە عەشق رازیم مەڕەنجێ مەڕۆ من بە عەشق رازیم وەی مەڕەنجێ مەڕۆیۆ کە وەختێ ئۆتڵە ئەبوو جاران لە لادیەکانە ئەوە سیارە نەبوو خەڵک هاتوو شوێی پێ بکە کە عوتڵا بوو مامۆستا هاتەوە شار لە کاتی دەوامی قوتابخانەیە کە دەستی پێکرد ئەگەڕایەوە بۆ قوتابخانەکەی گۆرانی تریشت هەبوو با وازدەوە بینم کە ئەڵقات تۆ ئەمێ خێرا وەکو گوڵبژێرێک بەڵێ بێتەوە بە گوێی بینەرەکانتە خاستەوانەکە جوانە نەبووە بێدایان و ئاوەیەم پەروانەی بایاڵ سوتاوەیەم لەو ڕۆژەی لێ بڕاوم جوانێ ڕەش بووە جرگ وە هاناوم دەیە وەرا ڕوحمی خێرێ بێجوانێ غاریە بوو لێ قەوماوم ئەو چا لەو ماڵایە قەولی داوە پێم ئەو کچە لەو ماڵایە قەولی داوە پێم دەرک و دەروازەی لەبەرچی داخراوە لێم تۆ وەرە تۆ وەرە تۆ وەرە و خانمی مەزادار ئەی وای هەردووکمان ڕێبوار تۆ مەڕۆ شۆخی مازدار
هیچت ماوە بیرت نەچوو بێ ئەم کۆکتێلە خۆزگە تەنیا هەناسایە وەکو جاران نەگاشتم پێت تا بزانی کە ڕێگاکەم بۆنی غەریبی تۆی لێ دێ وا نەزانی ئەوەی کارۆی باسانی برایەوە پشکۆی دیوری دەوەندەی تر یاداکان میگردایەوە لە هەرێ لایە گوزەرێ ئاکەم هەر ناوی تۆ دێتە بەری گوێم دەست و دەمت خۆش بێ سەرکەوتوبی تەمەند درێژ بێت وەختەکە بکوژم بەڵێ حەزمان کرد ئەم نمونانە بیریان کەوێتەوانەیە کە کاک عەبدولقادر حەسەن سەردەمی جوانی تێپەڕان بەم بەرهەمە جوانانەوە بەڕاستی هەمووی جێگەی بیرەوەری و یادگاری خۆشن لای هەمومان حەزم کرد جیلی ئەساش بزانێت کە ئەمانە دوو کاتی خۆی زۆر سپاس سپاس بۆ تۆش بژیت. ساغ بۆ تەمەنی درێژ بێت بژیت کاکە سەدیقجان بەڵێ کاک گوێمان لە قۆلاتێکی زۆر خۆش بوو بە ستایل و شێوازی هابە بڵێ لە عەرەبەکانە بە دەنجی کێ کارتێکراویت وڵا منە لە حەفتەکانەوە گۆرانی سعدی حدێڵێم باڵێ چیکە وڵی هەر هین ئەوڵێ موتر مقاماتی عەربیش قۆریا داوەکو بڕین ئەیڵێم بەس یانی تۆ لە هەر سێستایلەکەیە با بڵێن فۆرمە میلیەکە هەڵبژاردووە چ لە تورکمانەکان چ لە عەرەبەکە بەڵێ ئەومان چ لە کوردی شاوانە بڵێ باش پێوان خۆشە لێرەوە پێشێ چتە سەستێج گۆرانەکەتان بۆ بڵێ ئەو مقامە عەربیە چیە بۆ ئەو برادرانە هاوکاری بکەن برادرانیش بەیات ويلي يا ويلي يا ويلي يا ويلي ويلي يا ويلي يا ويلي يا ويلي يا ويلي احذر عدوك مرتين واحذر صديقك ألف مرة يا عين احذر عدوك مرتين واحذر صديقك ألف مرة يا عمري فلربما انقلب صديق فكان أقرب بالمضر يا ويلي مرتين واحذر صديقك ألف مرة يا ويلي فلربما انقلب صديق فكان أقرب من مضر يا ويلي يا ويلي ولك مرة
مرة ولك احذر من عدوك يا حبيبي واحذر صديقك ألف مرة يا حنا ما خليت بتشوفوا في ايديا يا حنا ما خليت بتشوفوا في ايديا إنا يجي المحبوب حنا ولايا إنا يجي المحبوب حنا دەست و دەمت خۆش بێت کاک سەدیقجان حەزەر لە هاوڕەکە بکە هەزار جار حەزەر لە دوژمنەکە کە جارێک دوو جار بۆ ئەم شارە بۆ چۆن ئەمە هەڵبژاردووە حەزەکەم خۆت باسیکەیت ئەمە وەڵا هەر سعدی لێ خۆی ئەم شتەی وتووە میلە دەمەوە بیستومە نازانی شعری شەیە نەوەڵا نازانەوە حلاوین کاراوە باڵە بە شتێکی زۆر جوان شتێکی مەڵێ یەک جار لە حەفڵ من عدووەک مەڕ یەک جار لە دوژمنەکەت بەڵام هەزار جار لە هاوڕەکان هاوڕێکەدا گەدار بە وەلەو لە دڵەوە لە ڕۆ بەراتر خۆشتە بەڵام لە ژێرەوە ڕێزمەوە کومار پێێتەوە نەتزانی شعری شەیە وڵی دەست و دەمت خۆش بێت بەڕاستی ینی فەرهەنگ و کولتوری هەموو گەلان ئەگەر بگەڕێ شتی جوانی تایە شتی جوان هەڵە هەیە بەڵێ کاک سدیق بەرهەمی ئێستامان چییە پێشکەشی بینەرەکانی بکەین وڵا کاکدا بەرهەمیستا گۆرانێکی شادە هەڵپەرکێ هەڵپەرچی ئەستێرەکانیش بێت تاقدانیش کۆنە جۆشەوە لەگەڵمانە بەڵە خۆشەویستان ئێستاژەوە هونەرمەندی بەڕێز هونەرمەندی گەورە و بەتوانە کاک سدیق شەیدا لەم بەرهەمەیە با فەرمێت شوێنی خۆشییان ڕەبی قڕنەی دۆزەق بێ شوێنی خۆشییان ڕەبی قڕنەی دۆزەق بێ نازکە نازی شایە نازکە نازی شەو تاکەی بناڵێم خوایە من بە دەردوغام تاکەی بناڵێم خوایە من بە دەردوغایە
لشو كرديني من باك مني يا لشو كرديني لا ترسم خيالم بابا بيتا قرديني أوساك الشرعي منو أو بكري فينينا حقيم والله يا خيك وذكري فينينا حقيم بابا يا خي وقري ناس كنازي شايف ناس كنازي شو تاكي بنارين كان من بدر جوقام تاكي بنارين خوايا من بدر جوقام أستيري عسمايان قشتي تواوا أستيري عسمايان قشتي تواوا بس ليلة كيمين بابا ليرة نماوا بس يارة كيمين أو بشو دراوا ناس كنازي شايب ناس كنازي شو تاكي بنارين خوايا من بدر جوغام تاكي بنارين خوايا من بدر جوغام تاكي بنارين خوايا من بدر جوغام دەمت خۆش بێ کاکسی دەستجان دەشتان ساغ بێ یاخوا ئەستێرەی ئاسمان گشتی تەواوە تەنها لێلەکەم لێرە نەماوە باشە من کیلۆی برنجم بۆ نابژێرێت بیخەنە بەردەستم ئەم ئاسمانە گەورەی چۆن بژار دڵی بژێرێ دڵی بژێرێ کاکسی دەرجان لەگەڵ نوکتۆشتی وایە چۆنیت وڵی باشم بەسیستە نەقڵ و بەسەر هاتشتیوە بڵێ هیچت لای لەم کاتە شتێکی خۆشمان بۆ بجێڕیتەوە نوشی جانێ بێ وەکو چی کاک شتێکی خۆش نەقلێک بەسەر هاتێک شتێ ڕووداوێک یا هەر نەبێت نوکتەیەک ئەلەوانەیە کە ئەیبیستیت وڵا ڕووداوێک لە کاتی هوەریە لە کاتی گۆرانیا ڕوویدا لە من برادێکم هاوسەگیری کرد لەگەڵ خێزانی بڵێ داوت میکرد بۆ شایەکە لە شایەکەی لە ئاهەنکەی زۆر حەزی لە دەنگ من بوو وتی دابێ گۆرانی بۆ بڵێ لە بانگ میکرد چمە سەر ستێج کە گۆرانی وت داوای مەقامێکی دەشتی لێم کرد منیش کە کۆپلەی مەقام دەشتەکەم وت لەگەڵ کۆپلەی بڵێن لە هەڵسانەوە وا بە تەبەقێکی بەرهەستام ئەوختە دوو دگالمێرە ئاوتون و سەدە بوو ینی سناعی بوو با بڵێن لەگەڵ مەقامەکە پەڕی کە پەڕی تاریکی بوو هەچەن بن نەمدۆزیەوە نەو ئاڵتونەکانم بۆ بێنەوە ڕۆیشت دانەکان بۆ خۆتان جاوە ناڵێ پێت ئەوەش بەسەرم هات ئیتر گۆرانەکەشم تاوا کرد دوایەوە داوت گەلێک گەڕاشم لەو ناو گەلێک گەڕێن منیان دۆزی ئەوە تازە کراوە توانیان تۆ کردانە بە مستیلە دەسو دەمت خۆش خۆش شەویستان ئازیزان دوا بە دوای ناوبڕێکی کورد یەمە خزمەتان خۆشم گۆرانیتان پێشەشەکەم هیوادارم جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت ئینشەڵڵا سپاس
هر بقرش بلا اسمان كجانم سوتيني لا يكتوشم ذي تزوق بالروح ماديني هر بقنا ماني بيبر وسيبر دمر الميني حتى اليمتي طرد بيك وشنا ترشيني او خاكي تليني نشتري وزور الديني دعوان مدى يسيني ليلمو 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 ليم درن جيب ليهو وسيبو شن شمال الشوال يو دروا بسر زوا شن شمال الشوال يو دروا بسر زوا مقر دوبالون درب فرم بوكشو شوا وي بنازلت وران الناس خلي فرشوا هريان دقطة من بشر بموجو تسوا سر لسر سجيدان وششحو رازو مشوا دعوان مدر نسيبي ليلو 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 بيهم درن شيب بيهو سرقو قلمانو غريب مبارانو سهل سرقو قرني اللي ما ستكمو بالنا بأسكو داوان مدر نسيبي ليلو 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 ليم درد جايب بيهو وشيبو دەستان خۆش بێ ئەوەش لەشتان ساغ بێت سپاس بە ئێوەش دەمە خۆش بێ بژین بە قوربان سوپاسانەکەم بەڵێ ئازیزان ئەم گۆرانیم زۆر جار وتووە لەبەرەوەی هەندێک جار خۆشەویستان و ئازیزان داوای دەکەنەوە بەڕێزان پرۆگرامەکە ماوێتی بە دوو بەرهەمی کاک عەبدولقادر حەسەن و کاک سەدیق شەیدا بەڵام ئەمێ جایەکتر بچمەوانێ بۆ کەرکووک
هەندێک یادەوەری هەیە بۆی بەسەریا تێنەپەڕین ئەمە فرسەتە ئەمە هەلێکە ڕێکەوتووە ئەم شەو ئەو خانەندە بە ڕێزە لێرەیە لەگەڵ کاک عەبدولقادر حەسەن ئەگەڕێنەوە بۆ لای حەسەن زیرەک هەندێک ناوی هێناوە لە گۆرانیەکانە هەندێک شتی وتووە تورکمانی ئێمە باش تێ ناگەین لە تورکمانی نەک باش ڕەنگە هەر هیچی لێ تێنەگەین زۆر کەم و هەندێ نەریت لە گۆرانەکانە بەدی ئەکرێت کە ئەیبیستین مەسەلەن بۆ نمونە نایەکەی ئەحمەد داودەیە ئیقاعێکی شەربەیە وایە زەڕب نییە ئیقاعی شەربە باشە دەفسنجانێکی تایە کە من ئەزانم دەفسنجان نییە بەڵکو دوو کەوچکە وایە دەخرێتە بینی پەنجەوە دەستی پیادەکێشن من ئەمەم بۆ خۆم دیوە لە دانیشتنێکە بە ڕەحمەت بێ کاک ئەحمەد داودە لە هەفتاوەش لە کەرکووک لە گەڕێکی ئازادی بووە ئیسکان بوو بیرم نایە ئەو پیاوە بەڕێزە تۆمارگای هەبوو کاک ئەحمەد محەدین ئەحمەد شتێکی وە کاک محەدینە لێرەوە سڵاو ڕێزمان بۆی هەیە لە زۆر گۆرانیە باڵێ لە دانیشتنێکا دوو هونەرمەند جەلال چەم شەماڵی عومەر خەمزەیی دانیشتبوون گۆرانیان ئەوت من دەفسنجانم پێبوو نەوزاد داودە ئیقاعی پێبوو کاک ئەحمەد داودە نایەکەی لێە ناوی کەسێکیان هێنا کە سێرم کرد ئامێرێک نەماوە بیژەنێت دوو کەوچیان نایە دەسی ئەوەی پەنجاوی لێ بەڵێ ئەم کولتورە ئەم داهێنانە دەنگی خۆشیش دەرێت تورکمانیە یا کوردیە لە ئەسڵا وڵی کاک میدیا ئەمە هەر لە من کە چاوم کەوت و خۆشم ئەوم بەکارێ ناوە لە زۆر کاردێناوە لە زۆر تەزیلاتە بەکارمێنەوە لە 16 من ئەمەم لای سابر چاکی ڕەحمەتی گۆرانیم تۆ بەو شێوەیە عادل زیرەک خوافریکە ئەو لەگەڵ مایوت ئەو کۆچەکەی لێدا بوو نازانی تورکمانیە کوردیە لە ئەسڵا وڵی بۆ ئەوە ناتوانم خۆزم کەسێک ئەو مێژوێ بزانێ بمانزانانی ئەم داهێنانەی چێە و هەروەها هەر لە کەرکووک ئەمێنینەوانێ کاتێکە کاک ئەحمەد داودە بانگەشت دەکرا بۆ زەماوەندێک ئەوەی من بیرم بێت کە بەشداریم تیا کردی بێت زاوایان دەبر بۆ حەمام بە دەهۆڵ و زۆرناوە وایە کاک ئەحمەد نایەکەی دانا زۆرنای ئەژەن تاوان پیاوێکی بلیمەد بوو هونەرمەندێکی زۆر چالاک و بەتوانا و مبدیع بوو بەڕاستی پێم سیر بوو ینی بەم دەهۆڵ و زۆرناوە چونە حەمام لەولاوە زاوانی نادرەوە زاوایان پشتا کردو ئاگۆڕی دەوڵ و زۆرنا بەردەوام شێوەش کاک میداتۆشێک خۆی بووکەشیان بە تەنەکە لێدان لەناو حەمام هەتاهێنێ نایدەشت ئەویشان دەبر بە تەنەکە بەڵێ تەنەکەیان لێدا ناتروشتەکەت ئەو کەلتورەی شوێ کاک وڵاوە هەر دەستوری کەرکووکە لە کەرکووک چینەتەوەیە وڵی کورد و تورکمانیش ئەو شێوەیەکە ئەو شێوەیە هەیە لای ئێمە لە کوردی شێ لە تورکمانشێ ئەو شێوەیە دروستەکرا جارێ بەڵە چەند دانیشتت هەیە لەگەڵ هابەیە ئەگەر بە خێرایی وڵی دانیشتن لەگەڵ هابە کردووە بەڵام خۆی هەر برادرم بوو دانیشتوامان کردو پێکەوە لەگەڵ زۆر یەکی خوا ڕەحمەتی هیشام هەبوو هیشام زۆر لە ساڵی 75 لەگەڵ هیشامە عینن کاسێتێکم دەرکرد ئەو بە تورکمانی ئەو جامچێکە لە خەبی کامیانە ئەوە هینەوە وازام نەماوەویش ئەوش ئەمری خوای کرد بەداخەوە وڵی سەش ناوەکەی نیاتەوەی شێ قەڵاش هەبوو بڵێ شێ قەڵاشمان هەبوو لەوێ لە کەرکووک لە علی قەڵعالی بەڵێ عەبدولواحید کوزاچیمان هەبوو عەبدولواحید ژەبوو بەڵێ لەگەڵی شا دانیشتم هەبووە لەگەڵی شا دانیشتم بەڵێوانێک کە ساماون لە کەرکووک ئەو خۆریات بێژەکان شێماوە کە بەڵای سەو قەدیمەکان وابزان بەس هین ماوە شاب قەساب ماوە ئیترم تازە پێگەیشتەکان وێن بەس شاب قەسام مەبیر دەزان هیوای تەمەنی درێژان بۆ خوازی ئینشەڵا ئومێدەوارین تەمەنان درێژ بێت خۆشەویستان دوای لەگە کاک عەبدولقادر قساکەین ئێستا بە کاک عەبدولقادر حەسەن بزانین کۆتا بەرنامەی کۆتای بەرهەمی بەرنامەکەی چییە؟ کۆتا گۆرانی یەکێکە لە گۆرانیەکانی مامۆستای هونەرمەند و گەورە مامۆستا محەممەدی ماملێ وەرە وەرە با بچینە نێو شلێران بەڵێ خۆشەویستان بەدەنجی کاک عەبدولقادر حەسەن گۆرانیی ماملێ
بۆ ئومێدەی جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت فەرموو کاک عەبدولقادر. زۆر سپاس. دەسودەمە خۆشە خاڵ عەبدولقادر سپاس دەکەم. دەشتان ساغ بێ یاخوا. بژیت. کاک عەبدولقادر حەزەکەم پێناسەیەکی کاک سەدیق شێدا بکەیت هەر لە شوێنی خۆتەوە.
کاسدیق وەکو ڕای خۆم هونەرمەندێکی باشە بەتوانایە قابلێتێکی باشی هەیە دەنگێکی چاکی هەیە ومێدەم بەختەوەری و سەرکەوتنێتی لە ژیانە بە تەندروستی باش دۆسپاسی ئەوەستە جوانەتەکەم کاک سدیق جەنابە پێناسێکی ئەو گروپی موزیسیانە بکبز چۆن ئەم شەو لای تو بەڕاستی زۆر زۆر بێمجامەلە بەڕاستی گروپێکن شایانی هەموو شتێکن یعنی کەوا باسییان باز ناکری زۆر مرتاحم کەیم شەو لەگەڵم گروپە جوانە دەست و یاڕبی لەشیان ساغ بێ دەستیان خۆش بێ هەروە سەرکەوتوو بن دەمی تۆش خۆش بە تۆش لەش ساق بێ سپاس دەکەم بۆ گروپی ئەستێرەکان گروپیەستەکان چیت هەیە ئەوە هەر ئەستێرن تر ئەستێرەش باز ناکرێ مەگەر لە دەوری مانگەنیتر شڵە هەروە ئەستێرامێنن بەڵێ خۆشەویستان بە ئومێدی توانی بێتمان ئەم شەو باری خەمەکانتان وەلانین وەیەجنە بە خەمەکانتان ناو لانگەیەکان ڕاژەنین بەڵێ بەڕێزان بە کۆتا گۆرانی هونەرمەند کاک سەدیق شەیدا دێنە کۆتایی پرۆگرامەکەتان پرۆگرامی ئاوازی ما بە سەرپەرشتی کاک عەبدولغەفار هەروەها بەڕێوەبەری ئەم پرۆگرامە و سەربازی ون کاک دلێر عومەر هەروەها براتان ئامادەکار و پێشەشکار میدیا حسێن ئەگەر توانی بێتمان دڵتان خۆشکەین دوعای خێر بۆ هەموو لایەک ئێمەش دوعاکە ئەنێرنەوە بە خۆتان و خوای گەورە هەموو لای مەحفوظ کات فەرموو کاک سدیق زۆر سپاس قمري سريع باغ مشينا تسريك يعني بمحابينا عسمران كرديان شيرينا اي واي 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 بارا
مانگی یک شو مانگی یک شو بوی دایم زیاده کاش نیتو مانگی یک شو بوی دایم زیاده کاش نیتو تا دقاو تچار دایم شو تدقاو ناقا بتو جانا دقاور دوردن كم دقاو دكويتو تقبوا كيس حداشينا تماوي تاوي بدينا تدرجت جاني الشيرين اي واي 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 وقومي سريع بعض مشينا تشريك كان بحالينا أسمران الدنيا نشينا